هەر سێ بەشی فیزیا، کۆمپیوتەر، پەروەردەی وەرزش لە زانکۆی هەڵەبجە لەسەر داخوازی خوێندکاران مامۆستایان کۆتاییان بە بایکۆت هێناوە و گەڕاونەتەوە هۆڵەکانی خوێندن. ئەمە لە کاتێکدایە دەیان گرفت و کێشە لە بەردەمیاندایە، بۆیە هیوا ئەخوازن وەزارەتی خوێندنی باڵا و حکوومەتی هەرێم ئاوڕی خێرا لە زانکۆی هەڵەبجە بداتەوە. ئێمە ئیتر وەکو بەشی فیزیا لە جامیعەی هەڵەبجە دەستمان کردوتەوە بەدەوام و لەگەڵ مامۆستاکانە هاوکاریەکی تەواومان هەیە. داوا لەلایەنە پەیوەندیدارەکانی ژەکەین کە بەدەم داواکاریەکانی مامۆستایانەوە بچنوێ وەکو خوێندکاران پشتگیری خۆمانیان بۆ دەرەبڕین. ئێمە وامان پێ باش بوو کە خۆمان وەکو خوێندکارێک داوایەوە بکەین کە جوان بکرێتەوە و زۆر سوپاسی سەرۆکی کاروباری خوێندکاران مامۆستا ئاریان و سەرۆک بەشی خۆمان دکتۆر سەرکێوەکەین کە هەرکە هاتین زۆر بەجەمانەوە هاتن و زۆر هەوڵیانیا کە قسەیان لەگەڵ سەرۆکی زانکۆ کرد کە دووبارە داوامان دەست پێ بکاتەوە لەرەوە دەستخۆشییان لێەکە. خوێندکارانی بەشی کۆمپیوتەر زانست کۆمپیوتەر گەڕاینەوە هۆڵەکانی خوێندن لە سەدا 95 خوێندکارەکان هاتوونەتەوە. دەرسەکانمان تا ڕادێگەی سا باش دەخوێن، بەڵام کێشەی نەبوونی سیستەمی گەرمی و کێشەی ئاو شتمان هەیە لە زانکۆ و هەروەها کێشەی خوێندکاران لە داخلی و هەروەها هیوادارم بە زووترین کات چاو بە ستافی خوێندکاران و هەروەها مامۆستایاندا بخشێنرێت و نەبوونی ستافی ئەکادیمی پێویست گرفتی سەرەکی بەردەم هەردوو بەشی کۆمپیوتەر و فیزیایە لە زانکۆی هەڵەبجە. سەرۆکی بەشەکان دەڵێن پێویستیان بە ئاوردانەوەی خێرا هەیە. لە وەزارەتی خوێندنی باڵاکەین ئەگەر بتوانێت بە پلەی یەکەم ستافی ئەکادیم و معید بۆ ئەم بەشانە دابین کە بەشی فیزیا لەگەڵ کۆمپیوتەر و کۆلێژی زانست لێن دامەزراوە. هیوادارین وەزارەتی خوێندنی باڵا بتوانێت هەم عەمید هەم ستافی ئەکادیم و معیدمان بەدابین کە ئەوانی کە لەسەر شانی ئێمە بۆ وەکو بەشەکان وەکو سەرۆک بەشەکان کردومانە بەکڕینی پێداویستی و کەلوپەل و تاقیەکان ئەوانەمان توانیوە بکەین. بەڵام لە مەسەلەی ستافی ئەکادیمیا ئەوە لە دەسەڵاتی ئێمەیان نییە. ئەوە داواکانی لە وەزارەت ئەو ستاف ئەکادیمیانی بەتایبەتی ئەوانی کە تواناسازین لە دەروێنەوە بتوانێت بنێردێن بۆ ئێرە. بەڕاستی لە ستافی ئەکادیمی هیچ بڕێکی زۆر کەم مامۆستا هەیە دەرزمان پۆڵێت و زۆربەی و مامۆسانێکیان زایرین. هیوادارین حکومەت بتوانێت بێت بەدەمانەوە ئەو گرفتانەی کە هەمانە کە بەرزمان کردوتۆ لە ڕێگەی بەڕێ سەرۆکی زانکۆوە بێن بەدەمان و هەموو ئەو گرفتارەمان بۆ چارەسەرکەن. بەڕاستی ئێمە هەتا سەری ئەسقان لەگەڵ مامۆستایانین ئەو گرفتانەی مامۆستایان هەیەی ئێمەش هەمانە لە ڕووی کەمی موچەوە. بەڕاستی بە مەزعەوە مامۆستان ناتوانێت ئەوەی کە پێیەتی بیگێنێ. ئێمە هەنگاوێکمان هەڵگرتووە بۆ ئەوەی پرۆسی خوێندن نەفەوتێ. هیواداری حکومەتیش بێ بەدەم داواکانەکانی مامۆستاوە. بەڵام لەگەڵ ئەمەش ئێمە کێشە و گرفتمان زۆرە بۆ قاعەکانمان ساردا بۆ بەشی پێویست ڕەنگە وەکو زانکۆی هەڵەبجە مامۆستامان نەبێت بۆ موچەکانمان بەشی هاتوچۆکانمان ناکات. مامۆستایان و خوێندکارانی بەشە زانستیەکانی زانکۆی هەڵەبجە دووپاتیەکەنەوە ئەوان بەردەوامن لە سەردا کۆکیکردن لە باشترکردنی ژیان و چاوخشانەوەی حکوومەت بە سیستەمی نوێی موچەدا. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.